ما بستوی بیستابولش اوا کو دهنون ملتی دهر بردوام بن هر جا من نمیدل دست خلقی کی یعنی اوی خلقی پول دین هنده کو شین دست خو احتمال بدنا خو يعني شوف ما هندم دل خلق كي بتشتي بما تشيكن في بما فريكن المحاولة هندي بكين كان بخو بون جورا فروكو يعني سر هكذا بيجن جوري فريني خاصة يعني يفتشل دفمات شكل نية غريبة افریقی از گله که خوشم که من بجداری و جوره چالاکی داگیری و هیوی دارم اف جوره چالاکیت بردام من مدهی دست بکر ما خوب برهف کر بده از کرنه بهاری کاری بابا من قديمة أم صنعاتي إما لتلو بنجا وشخص كانوا أم صنعات معنا بناو حسين كرمة حسين ساق مقصاص أم صنعات نادي بفوتي كامل هي لإداري كركوك لمحافظ رئيس مجلس محافظي كركوك كإجازة كمان بوت هذا كين بلكو بردوام بي لم يشو كاري خومات لباو باكيرو بومان ماوتو وەکو خەنجەرسی و وەکو قازانسی وەکو نەرجار ئەم شتانە هەرە بێ بمێنێ شتێکی ئەثەریە قەدیمە ئێمە ئیش بۆ حکومەتەکەین خزمەت پێشمەرگە خزمەت ئاشایش خزمەت شورتاکەین لە مەحوەرەکانەوە لە مەلەعەڵڵا لە سەرلوەردەوە سلاح ئەم بۆ دێن بێکەیسی قەناس هەموو جۆرە سەرچێ ساکەکەینەوە توانیمان بە هەموو ئایدیا و جیاوازیەک و بە هەموو ستایلێکی کارکردنەوە هونەرمەندان لێرا کۆ بکەینەوانەیە ئەم کارانە 4 مانگ نمایشەکرێت هەڵبەتە هەوڵی فرۆشتنی ئەم کارانە ئەیرێت ئەم کارانە زیاتر بۆ ناساندن و توانا و ڕادەی هونەریە لە کوردستانە تا بتوانین هونەر لە چه ئاستێکایە دەستخۆشی لەو بەڕێز و هونەرمەند و هاوڕێیانان مەکەم کە بەشداریان کرد هەروە مامۆستاکانیشم کە بە چەند کارێکی هونەری زۆر جوان و قەشەنگ کە جێی تێرامان و زۆر کاری جوانە دەستخۆشیان لەکەم زۆر خۆ بە خۆشحاڵە زانم.